هاوڕێیان سڵاتان لەبێ لە دۆ ڕۆژی هەفتەدا پێتانەگەینەوە بە هیوای تەندروست باشی و خۆشی بۆ هەموو لایەک خوازین زۆر بەگەرمی بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم بە هیوای ماندوونەبوونیان با درێژایی پرۆگرامەکە پێکەوە بەشدارە بین لە گواستنەوەی ئەو بەڕگە هەمەجۆرانیم ئێوارە بۆمان ئامادەکردوون تەوەری یەکەم تایبەتە بە لایەنێکی ئەدەبی کە هەمومان حەزمان لێیە هەمومان هەر یەکەمان بە جۆر و بە شێوەیەک چێژی لێبینین جا لە هەر شارە و لە هەر ناوچە و لە هەر جێگە و گوندێک بە شێوە بە زاراوەیەکی جیاواز ئەگەڕێتەوەیش بریتە لە نوکتە و قسەی خۆش و پەندی پێشینان و قسەی نەستەق هەموومانە بەشێکی گەورە پێکێنن لە ئەدەبیات و تەنانەت کلتور و ئەدەبی کوردیدا بەڵام جیاوازەکە لەوەدایە کە هەر شارە و هەر ناوچەیەک بە شێواز و بە زاراوەی تایبەتی خۆی لە دەم بۆ دەم لە زار بۆ زاری گەڕێتەوە کە ئەمەش گزارشتێکە بۆ تاریخ واتە مێژووی ئەو ناوچە و نەتەوەیەی کە بە درێژایی مێژوو پێکەوە هەڵیان کردووە بە وردی گفتوگۆ لەسەرم بابەتاکەین لە مێژووە پێدادین بزانین ئەم بابەتە چۆن گەشەی کردووە لە ئێستادا چۆنە و ئەبێت بابەتێکی تایبەت هەبێت لەم سەردەمی ئێمە تایبەت بەمنەوەی ئێستا لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدولکەریم شێخانی کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕ و زمانەوانێکی باشن مامۆستاگیان ئێوارە باش و بەخێر بێت. ئێوارەتان باش سوپاسان دەکەم. شەرەفێکی گەورە بوو. زۆر سوپاس. میوانداری ئێمەت قبوڵ کرد. زۆر بەخێر بێی. میوانەکانیش دەتوانن بەشداریان هەبێت بەو شتانی کە خۆیان بیستویانە کە تایبەتە با قسەی نەستەق و نوکتە و ئەو قسە خۆشانی کە لە نێوانیەکە ئەکرێت بەو پێیکە کەوت بێتە ئەدەبیاتەوە. با کەمێک لەسەر مێژووی ئەم بوارە ئەدەبیە قسە بکەین مامۆستاگیان. بەڵێ. بێگومان مرۆڤایەتی کۆنە تەمەنی زۆرە وەکو مێژوونووسان باز دەکەن ڕەنگە ئێمە عەقڵمان نەیگرێت کە تەمەنی مرۆڤایەتی بە ملیۆنان ساڵە سەرەتا پەیدابوونی مرۆڤ لەسەر ئادەمیزاد مرۆڤ لەسەر زەوی بێگومان بە شێوەیەکی زۆر ساکار بۆ هەرەوەکو گیانداری کەس ژیاوە و بۆ خواردن پیاکردن و ژیانی خۆی شەڕی لەگەڵ گیانداران کردو و هەروەکو وەکو ئەوان چنگ و نینۆک و کەڵبە و دانی بەکارهێنەوە بێگومان وردە وردە مرۆڤ بەرەو پێشکەوتن چۆ زۆر وردە وردە لە زۆر شتا لەگەڵ گیانداری کەس جیا بووەتەوە تاوا هاتۆ فێری قسە بۆ بە شێوەیەکی ساکار ئیتر دوای ئەوەی کە فێری قسە بۆ میلەتانی جیاجیاش جیابوونەتەوە و میلەتانی جیاجیا پیابوون لەبەر ئەوە دەبینین مەسەلا کۆمەڵێک کەلێک جیابوونەتەوە هەندێک جار زمانەکانیان لێک نزیکە وەکو مەسا کۆمەڵی هیندۆ ئەوروپی کە ئەمە ئێمە هەمومان دەزانین وەکو زمانی کوردی و زمانی فارسی و هەندێک وڵاتانی ئەوروپاوانە ئەوانە هیندی و هەتا ئوردو هەتا زمانی دەری فارسی کە هی پاکستان ئەوانەیە زۆریان ئەوانە لە بڵێن لە درەختی زمانە هیندۆ ئەوروپیەکانن کوردیش بێگومان یەکێکە لەوانە مێژووی ئەم جۆرە لە ئەدەب کە بریتە لە قسەی نەستەق و پەندی پێشینان و نوکتەکردن لە مێژووی کوردیدا لە مێژووی ئەدەبی کوردی تا بۆ کە گەڕێتەوە وەڵی ناتوانین بە شێوەیەکی بە تەحدیدکراوی بڵین بۆ فلان کات دەگەڕێتەوە بەڵام هەندێ لە پەندی پێشینانی کوردی زۆر هەندێک لە مێژوونووسان هەندێک لە ڕۆژهەڵات ناسان کۆیان کردوێتەوە دکتۆرە شکریە بابەتێکی لەسەر ئەو زمان لەسەر ئەم لەسەر نووسینێکی هەیە لێکۆڵینەوەی هەیە لەسەر ئەم بابەتە کە ڕۆژهەڵات ناسەکان پەندی کوردیان کۆکردوێتەوە بڵاویان کردوێتەوە بەڵام وەکو دکتۆرە شکریە دەڵێ لە مێژووی کوردە مەلا مەحموودی بایازیدی یەکێکە لەوانەیە کە دوای ئەو ڕۆژهەڵات ناسانە پەندی هەندێک پەندی کوردی کۆکردوێتەوە و بڵاوی کردوێنەوە و ئێستاکە لە کتێبخانەی لینگراد کە زۆر بەناوبانگە لەوێ پارێزراوە. باشە هۆکاری گەشەکردنی ئەم جۆرە لە ئەدەبی کوردی بۆچی ئەگەڕێتەوە پێ دوایە گەشەی کردووە؟ زۆریش گەشەی کردووە چونکە پەندی پێشینان لە چیەوە هاتووە پیا بووە چۆن پیا بووە
لە ئەنجامی ڕووداوێکەوە پێیا بووە کە یەکێک باسی گوتوێتی و دەماودەم جێڕاوەتەوە کەسیش نازانێت پەندی پێشینان بە تایبەتی کشتە فۆلکلۆریەکان هەر هەمووی بەگشتی کەس نازانێت چێ گوتونی لەبەر ئەوە ناتوانین بڵێن فلان کەس یا لە فلان ساڵ پێیا بووە چونکە مێژووی مرۆڤایەتی کۆنە و مێژووی کوردیش یەکێکە لەوانە 4-5 ساڵ پێش ئێستاە کەس ناتوانێت بە تەحدید دیاری بکە کە چیە گوتوێتی بەڵام دەماودەم گەیشتوتە ئێمە لەوانە بەلای منەوە پەندی پێشینان لە هەمویان یەکێکە لە کللتورە گرنگەکانی زمانی کوردی چونکە هەمووی لە ئەنجامی تاقیکردنەوەی جیاجیا هاتوۆتە ئاراوە یا دروست بووە لەبەر ئەوەی کە میلەتانیش لێک نزیکن بە تایبەتی میلەتانی ڕۆژهەڵات کە لێک نزیکن هەندێک جار پەندەکانیان لە یەک دەچن یا لە ڕووداوی هاوشێوە دروست بووە و هەر یەکە ئەو پەندێک گوتووە بەڕەنگە بە وشە لێک جیابن بەڵام بەمانای لێک جیانین بۆ نمونە من وتارێکم نووسیوە لە گۆڤاری کللتوری کورد کە لە کۆیە دەدەچێ ئەمە گۆڤارەکەیە وتارێک مەسەرپەندی پێشینان نووسیوە و ئاماژەشم بۆ ئەو شتانە کردووە بۆ نمونەم لە زمانی بەراوردم کردووە پەندی پێشینانی کورد لەگەڵ هەندێ زمانەکانی کە لەگەڵ فارسی لەگەڵ هەندێک بعضیزار تورکی ئەوەی زانی بێتن عەرەبی زیاتر زۆر جار پەندەکان لێک نزیکن بەڵام بە وشەی جیا لێرە دەمەوێت تاکید لەسەر جەخت لەسەر یەک شت بکەمەوە ئەویش پەندێکی کوردیمان هەیە نووسەران بەگشتی بەبێ جیاوازی هی زۆر خوێندەوار و زۆر نەخوێندەوار هەر هەمویان بە یەک شێوە دەیڵێنەوە پەندێکی عەرەبی هەیە دەڵێ القرش الأبيض اليوم الأسود بۆش ئەوە دەیڵێمەوە چونکە من بە نووسین چەند جار نووسیمە بەڵام کەس گوێی لێ نەگرتووم ئێستا ئێرە تەلەڤیزیۆنەوە زیاتر خەڵک چاوی لێمانە و زیاتر گوێی لێ دەبێ حەز دەکەم ئەو خەڵکە باش بزانێ و بزانێ قسەکەی من ڕاستە یا هەڵەیە لە پەندێکی عەرەبی هەیە دەڵێ القرش الأبيض اليوم الأسود نووسەرانی خۆمان هەر هەمویان کە دەیکەن بە کوردی ئەو پەندە دەینەوە بە کوردی یەکسەران پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش جارە قیرش پارە نییە جۆرە پارەیەکە هەموو پارەیەک نییە قیرشمان هەیە جونەی میسری هەیە دینار هەیە درهەم هەیە ریال هەیە ئەوانە هەمویان هەر پارەن بۆ ناڵێ لە زیاتی کە گوتراوە بە قرش گوتراوە قرش واتگەم 4-5 فرسەهینی میسری زیاتر وە لە زمانی تورکان شەر بەکارهاتووە قرۆش لە کوردی خۆمان عندی هەمان پەندمان هەیە بەڵام بە شێوەیەکی جوانتر بە شێوەیەکی مۆسیقی بە وەکو شعری وایە ئەو ئەڵێ پارەی القرش الأبيض اليوم الأسود برادران دەیکەن بە پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش بەڵام کوردوان ناڵێ کوردە ڕەشوروتەکە ئەوەی کە نەخوێندەوارە ئەفەندی نییە وا ناڵێ ئەفەندیەکان وادڵێن ئەوەی کە ڕەشوروتەکەی دەڵێ ماڵی گەشت بۆ ڕۆژی ڕەش کامیان خۆشتر و جوانترە پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش یان ماڵی گەشت بۆ ڕۆژی ڕەش کامیان زیاتر ڕۆیشتە مامۆستا بەڕۆیشتن نییە ئەوە لە بەتایبەتی لە دوایی ڕاپەڕینەوە جۆرە وەرجێڕانێک و جۆرە زمانێک هاتە دروست بوو کە زۆر من بە پەسەندی نازانم لەناو ڕاگەیەنکارەکانە هەتا وەکو زمانی کوردی لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بە بینرا و بە بیسترا و بە نووسراوە هەر هەمویان شتی کوردیان تێکداوە بڕوا بکە ڕەنگە دەوەختە بڵێم ئەگەر دژمنایەتی کوردی بکردایە بۆ زمانەکە هەر ئەوەندەی بۆ دەکرێت ئەتوانی نمونەمان پێ بڵێ مامۆستا بۆ نمونە کەلیمەی هەموو هەر بەکاری دێنن تەندروست
زۆر لە مێژنێ دروست بووە هاتووەت ناو زمانی کوردی جاران لەش ساغمان بەکاردێنە من بۆ خۆم کە خوێندومە لە سەرەتایی لەش ساغمان بەکارهێنە لەش ساغی یعنی سەحەت ئەو تەندروستە پەیدا بوو تەن یعنی لەش یعنی جسم جەستە دروست یعنی لەشی یا جەستەی چاک تەندروست بۆچی بەکاردێت تەنیا بۆ سەحەت بەکاردێت یعنی دژی نەخۆشی یعنی بە پێچەوانەی نەخۆشی تەندروست کەچی ئێستاکە لە هەموو ڕاگە ئەمڕۆ چەند جار گوێم لێ بووە لە دیدارەکانە ئەڵێ کارێکی تەندروست یا کارەکە نەخۆشە تا تەندروست بێ یا ممارەسەیەکی تەندروست بەو شێوەیە هەر هەمووی تەندروست بەکاردێن ئەوەی یەکێکە لەوانە دووەم نامۆ ئەوەی من بیزانم نامۆ مامۆستا هێمن هێنایە ناوە کە هێمن لە کوردستانی باشووری کوردستان بوو هێمن هێنایە ناوە نامۆ یعنی غەریب نامچێ هەولێر پێڵێن غەوارە کەچی کەلیمەی غەریب لە عەرەبیە دوو معنە هەیە اینجا مشکلەکە لەوەدایە چونکە صحە لە عەرەبی دوو معنای هەیە صحە یعنی لەش ساغی یعنی تەندروستی صحە یعنی ڕاستی تأكدت من صحة أقوالك دڵنیا بووم لە ڕاستی قسەکانی تۆ دەتوانین دڵنیا بووم لە تەندروستی قسەکانی تۆ هەرجوژێر صحەیە خۆ ناکرد بەڵام دڵنیا بووم لە تەندروستی قسەکانی تۆ دڵنیا بووم لە ڕاستی قسەکانی تۆ من صحة أقوالك دوای ئەوە وشەی غەریب لە عەرەبیە دوو معنای هەیە غەریب یعنی سەیر عەجیب داخوا عەجیب غەریب عەرەبی و عەرەب وا دەڵێ غەریبمان هەیە یعنی خەریەکی خەڵک شوێنێک لە شوێنێک پەڕیوەتە بە شوێنێک کە پێڵەن وڵا فڵان کەس غەریبە من کۆییم لە سلێمانی غەریبم ئێستا 50 ساڵیشە لێرەم هەر پێم دەڵێن غەریبە هەر پێم دەڵێن کۆییە نەبوومەتە سلێمانی مەبەسم چییە بۆ شتی سەیریش لە ئەو شتە نامۆیە با بە ئەو شتە سەیرە نامۆ نییە نامۆ جیایە وشەی سێیەم یعنی هینی سێیەم وشەی تەغتیە تەغتیە لە عەرەبیە دوو معنای هەیە بە پێچەوانەی یەکترن تەغتیە یعنی داپۆشین لە غیتاءەوە تۆ تەغتیە یعنی داپۆشین بەڵام ئێستا جەنابەت ڕۆژنامە نووسی یا لەم کەناڵەوە ئەچی بۆ پرۆژەیەک هەیە ئەچی بزانی پرۆژەکە چۆنەوە چۆن نییە تەغتیەی دەکەی دای دەپۆشی یا ئاشکرای دەکەی ئەوێ ڕووماڵی کرد ئەویان ڕووماڵکردنە کە ئاشکراکردنەکە ئەوی کەیان داپۆشینە تەغتیە کەچی هەردووشیان یەک بوشن تەغتیەیە بەڵام دوومانیان هەیە وە چەندان وشەی دیکە باش پێ دوایە زمان ڕۆڵێکی باشی گێڕاوە بۆ فراوان بوونی ئەم جۆرە لە ئەدەبیاتی کوردی جا ئەگەر هەموو بابەتێکی ئەدەبی بە زمان دروست دەبێ وەکو بیناکردن وەکو دیوارێکە درستی دەکەی کەرەستەی دروستکردنی بینا چییە؟ گەشە و یا چیمەنتۆیە و بەرد و ئەوانەیە کەرەستەی ئەدەبیش چیە زمانە ئەگەر زمانێکی باش نەبوو کە بابەتە ئەدەبیەکەش باش دەرناچێ هەتا من تازە کە دانیشت بووین گوێم لە گۆرانیەک بوو شعرێک بوو ئەوە برادرە گوتی وڵای لە شعر نەنووسوو چونکە زمانەکەی زمانێکی چاک نەبوو لەبەر ئەوە زمان دەوری سەرەشی دەبینێ لە جوانکردنی بابەتەکە دەبینین بابەتێکی جوان هەیە بەڵام زمانی جێڕانەوەکەی باش نییە ئەو چێژە نادە بە نمونە چ پندێکی پێشینانیان نوکتە و قسەی خۆشمان هەیە کە لە زمانانی بێگانە وەرگەڕا بێتە سەر زمانی کوردی و بەڵام بەهەڵا یان بە ناشارەزایی وەرگەڕدرابێن بە من شتێک عەرزی جەنابەت بکەم نەزانم زە بەرنامەکە ئەوەندە دەبێت کە من قسەیتی بکەم یا زوو لەدەوام دەدەنەوە دەڵێن بەسە نا هەرگیز فەرموو من ڕۆژنامەیە کە بە ڕۆژنامەی ئاسووە لە زمانی بەعسادە دەچوو ئاسۆ بزاب دانویست هەر شێوە زارێک جیاکەنەوە کوڕێک بابەت مامۆستا من عەبدوڕەحیم خوا لێی خۆش بوو بابەتێکی نووسی بوو گرەوی خەو ڕەشەبە دەڵێ چیرۆکێکی نووسی بڵاو کردبووە
کە ئەو چیرۆکە کوردیە برادێک لێ ڕاپەڕی بوو زۆر بە ناشیرینی بە بێشەرمی ڕەدیدا بەوە و گوتبووی ئەو عومەر عەبدوڕەحیم ئەو چیرۆکەی لە یۆنانیەوە دزیوە ئەو چیرۆکە لە چیرۆکانی ئیزۆپ کە مامۆستا دکتۆر عەزیزگەردی تەرجمەی کردووە وەرجێڕاوە لەوە دزیوێتی ئەژناوە کوردی نییە من وەڵامم دایەوە نەشم دەناسی ئەو کوڕە دوایی لە هەولێر بینیم کوڕە گوت تۆ بۆ وا جواب بددا بۆ گوتی وڵا خۆم نەشم خوێن بۆ خوشکەم گوتی دزیوێتی منش بووە نووسیم ئەوە ڕخنەگری ئاواشمان هەیە ئەڵێ ڕەشەباو ڕەشەبا و خەو گرێبیان کرد کامیان بەهێسترە مناڵە کات نانێکی پێ بوو ڕەشەبا هەڕی کرد مناڵەکە نانەکەی بەسینیەوە نووساند و پشتی کردە ڕەشەباکە لەگەڵ هینەکە ئەسوورا لەگەڵ ڕەشەباکە ئەسوورا ڕەشەبا زۆری هەوڵدانانەکەی بۆ هەڵێنە سەندە کە خەو گوتی ئینجا وەرەی منە کە مناڵەکە دانیژنانەکەی بەرزتەوە بۆ دەویست بیخوە خەو چۆنا پێڵەکانی پێڵی قورس بوونانەکە چکەوتە خوارەوە جار گوتبووم لەوێ من دایکم کە من منداڵ بووم ئەو چیرۆکەی بۆ ژێراومەتەوە وەڵڵی داکم نە ئینگلیزی زانیوە نە یۆنانی نەشی دزیوە ئەو پەندە کوردیە وەختی خۆی کە ئەسکەندەری مەکدۆنی ئەسکەندەر هاتووە بۆ ناوچەی ڕۆژهەڵات ئەو شەڕەی کە بووە لە بینی ئێرانیەکان لە یۆنانیەکان لە ناوچەی هەولێر شەڕەکە ڕوویداوە کۆڕش شکاوە بێگومان ئەو لەشکرەی یۆنان کە هاتووە بۆ ئەو ناوچەیە و بوو لە کوردستان ماوەتەوە خۆڕۆژێک و ڕۆژ نەماوەتەوە ساڵێک چەندان ساڵی پێچوە تا هاتووە گەڕاوەتەوە چەندان شتی ئەمیان لەگەڵ خۆیان بردوێتەوە بۆ نمونە وشەی مەجووس کە لە قورئانە هاتووە و دوای عەرەبەکان بەکاردێنی یعنی ئاگر پەرست مەجووس لە چیەوە هاتووە ئێمە مۆغمان هەیە مۆغ یعنی پیاوی ئاینی زەردەشتی مۆغ پیاوی ئاینی زەردەشتی پیان گوتە مۆغ یۆنانیەکان هاتوون بۆ ئەم ناوە ئەو شیان وەرگرتووە لە بردوێتیان لەگەڵ خۆیان بەڵام لەبەر ئەوەی ئەوان غەینیان نییە غەینەکەیان کردۆ بەگاف بۆتە مۆگ ناوی یۆنانی هەمووی یان ئۆسێک یا ئیسێکی پێوەیە مۆگۆس بۆتە مۆگۆس لەوێ بۆتە مۆگۆس کە عەرەب وەریان گرتووە دوای لە قورئانیشە هاتووە عەرەب لەبەر ئەوەی گافیان نێگافەکەیان کردوێتە بەجیم بۆتە مەجووس ئێمەی کورد کە هی خۆمانە مۆغە ئێستا وەکو عەرەبەکان بە مەجووس بەکاردێن درستە ئەمێ بپرسم زانم لەنەوەی نوێدا هیچ جۆرە داهێنانێک کراوە بۆ بەرهەمهێنان یاخود دروستکردنی پەندی تازە بۆ ئەوەی لە ئایندەدا ئەو نەوەی کە لە ئێستادا هەیە بۆ نەوەکی خۆی بگەڕێتەوە کە ئێمەش لە سەردەمی خۆماندا پەندی تایبەتمان هەبووە وڵایی بەڕای من باوەڕ ناکەمەوە دروست بێ چونکە هۆکاری کە زۆرن بۆ پێشخستنی بۆ دیارکردنی ئەزمموی ئینسان بۆ نمونە جاران نووسین نەبووە خەڵک بەدەم کە ڕووداوێک ڕووی داوە قسەیەکی کردووە وەکو پێشدان گوتم خەڵک وەری گرتووە جێرانەوە گەیشتوە بە ئێمە بەڵام ئێستاکە گەلێ هۆکاریکە هەیە نووسین ئەنتەرنێت تەلەڤیزیۆن رادیۆ گەلێ هۆکار هەیە لەبەرەوە باوەڕ ناکەم ڕەنگە نوکتە دروست بێ ڕەنگە هەرچەندە نوکتەش لەوانەیە هەندێک جار خاوەنی نوکتەکە بزاندێ بەڵام بە زۆری نوکتەش خاوەنەکەی نەزاندراوە باشە باسی نوکتت کرد با بینە سەر قۆناغی نوکتە کێ خاوەنی نوکتێواتە کێ و کەسێک کە نوکتە دروستەکە کەسانی قسە خۆش زۆرن لە ناو میلەتە ئەوان دروستێکە ناتوانین بڵێن چیە نوکتە دروست دەکات لە مێژوودا چەند کەس هەیە لە ئەدەبی کوردیدا قسەی خۆش زیاتر با بڵێن قسەی خۆش لە لای خۆمان ئەوەی لە سلەیمانی زیاتر خاڵە حایکردنمان هەیە خاڵە ڕەجەبمان هەیە بۆ نمونە فەریقە شوێرمان هەیە ئەمانە هەمووش بە تایبەتی فەریق چ نمونەیەکی ئەوانت لەلایە لە زارە شیرینەکەی خۆتەوە بەڵێ هەرچەندە هەندێک نوکتەی خاڵە ڕەجەب لەسەریشی نووسیوە
هەندێک وتێ خاڕەزە دەجێرمەوە فەرموو. جارێکیان ماڵمان لە سەرچنار بوو لە گردەکەی سەرچنار مۆقفێکی لێ بوو لەوێ ئەوەستان پاسی مەسلحە ئەمانە دەهات بەرجاری وایە زۆر دوا دەکەوت من چوم خاڵەرجە بۆستا بوو بەیەکەوە ڕاوەستاین و پاسەر نەهات هەرچەندە ئۆتۆمبیلی خصوصی کەم بۆ ئەوسا هیوا هەبوو تێ ئەپەڕێشی ناسین سەلامێک دەکرد و دەڕۆیش وەکو جنێ وا بۆ سەلامە چونکە ئەگەر دەمان ناسیب بوەستە هەڵمانگرە وەڵا وەستاین هەر پاس نەبوو دوایەوە کاکەریم هات کەریم ڕەزا هەبوو لەگەڵ حازیمەشیە تەمسیلیانە یەخیشتی قەڵەو بوو کرێکاری کارگەی چیمەنتۆی سەرچنار بوو وەڵا ئەویش هات و ڕاوەستا و ئەوەنەی پێنەچوو لادایەکات لاداکە تێپەڕی دوایەوە گەڕایەوە و بانی کاکەریمی کردی کاکەریم فەرموو وەڵا کەریمیستی بڕوە خاڵەرجە بگوتی کەریم حادە بڵێ ئەم دوو مناڵشم لەگەڵایە من و خۆی وەڵا کابرا ترێک بۆ ئەم دوو مناڵە من و خاڵەرجە فەرموومان سەرکەوتی دەستەکانت خۆش شتێکی کەش بژێرمەوە تۆزێک بکەینە لە ڕانیە بووم ڕۆیشیان سێرم کرد دوو ئەفەنی هاتن نەمزانی چێن دوایی بیست گوتیانەوە خاڵەرجە بە شەو دانیشتی نەنادی خاڵەرجە شتێکی جێڕایەوە زۆریش قورس نییە بەڵام کەمێک پیاەکە بوو دانیشت بوو ناوەکەی ناڵێم خاڵەرجە بگوتی باوکی ئەم پیاوە کە ئەمری خوای کرد تەمە سلێمانی جاران وا گەورە نەبوو هەموو یەکترمان دەناسی گوتی کە ئەمری خوای کرد هەموو لەگەڵ چین بۆ سەر قەبران وەڵا گوتی کە خستیانە گۆڕەوە و ویستیان تەڵقینی بدەن پیان گوتم ڕەجەب تۆ لێرە دامنێشە بۆ خۆت بۆ لایەک دانیشە قسێکی قۆڕ بکەی خەڵک بێن تە پێکەنی گوتم چوم لەولاوە دانیشتم پشتم نابە چێلێکەوە بە چیلکەیەک ئاوا ئادەم هەڵدەکۆڵی وڵا گوتی مەلا گەیشتە سەر ئەو تەڵقینەکە کە دەڵێ وخرجت من دار الفناء ووصلت إلى دار البقاء وخرجت من دار الغرور ووصلت إلى دار السرور قلت أو باو كريف كابراك لا ما دايشت بو قلت لا تا باوشي مرقيه كل جا ولا قلب مرقيه عيبنا بيت رشليا قلت خلكك همو الاستيان كله فيها كنين لا يخوي عندك روش توفيني عندك قلت وانده هين قلت من جملة ابو لو دو قلت والله مش هستم شو بيم قلت عيبناه كان انصاف تنبيه او بياوه بوفايه بو باوشي لباوشي لخوشي او باوشي لدار الفناء وشو بدار البقاء لدار الغرور وشو بدار السرور لخوشي انا ابوي بتغيب زوري زانن دەستەکانت خۆشەوە ساگیان ئەگەڕێم وەلا لەدای وەرگرتنی وشانێک بەردەوامە بێ. هاوڕێنی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێ گەڕێم وەلاتان بۆ درێژەدان با گفتوگۆکانمان لەسەر قسەی نەستەق و پەندی پێشینان و نوکتە بە بزانین مامۆستا چه زانیاریکی هەیە لەسەر جیاوازی لە نێوان ئەو شتانی کە هەیە واتە قسەی نەستەق و پەندی پێشینان و نوکتە لەوانەیە بۆ خەڵک زۆر ڕوون بێ کە نوکتە جیاوازی چییە لەگەڵ پەندی پێشینان و قسەی نەستەقە بەڵام ئەو دوانەی تر تا ڕادێ بۆ ئەم جیلە تۆزێک ئاڵۆزی تێدا ئەگەر بکرێ بۆ ماڵ قسەی نەستەق و پەندی پێشینان پەندی پێشینان بە زۆری پێم وایە زیاتر لە ئەنجامی ڕووداوێکەوە لەلێی تاقیکردنەوەیەکەوە دروست بوون قسەی نەستەقمان هەیە دەبینی لە کاتێکە کە شتێک ڕووەدا گوتراوە بەڵام ئەویش هەمان شت کەس نازانێت شتێ گوتونی قسەی نەستەقمان زۆرە توانی چەند نمونەیەک بۆ نمونە ئەڵێ بەخت دوو جار لە دەرگای کەس نەداتەوە یەک جارش کە لە دەرگای دای بۆ نەکردەوە تازە جارش کە نایەتەوە ئەوانەی کە دەبینی لە هەموو دزیەکە ئەسکوێیە لە هەموو شتێک دەست تەداخلی هەموو شتێک دەکات لە هەموو دزیەکە ئەسکوێیە یا ئەوەی کە زیاتر شەڕ و ئاژاوە دێتەوە دەڵێ هەوێنی نۆ منجەڵ شیرە یا دە منجەڵ شیرە بۆ منە ئەوانە هەموو قسەی نەستەقە باشە لە پەندی پێشینانە چ نمونەیەکت پێ پەندی پێشینە ئەجا بێمە سەر پەندی پێشینان من پەندی پێشینانم لەو گۆبارە جیا کردوێتەوە یەکێ لە
ئەم گۆڤارە گۆڤاری کللتوری کورد لە کوێ دەرەچێت واسم ژمارەیەشی دەرچووە و ژمارەی دووەم زار لەبەر دەستا لە چاپای ڕەنگە بڵاو بێتەوە. پەندی پێشینانمان هەیە وەکو گوتم لە زمانەکان لێک نزیکن بە تایبەتی فارسی و کوردی. هەندێک جار فارسیەکە و کوردیەکە یەک معنان تقریبن بۆن منە بەڵام بە وشەی جیە من چمی گویم و تەمبورە چمی زەنێت ئەوە لە کاتی گۆرانی گوتنە گۆرانیانە گۆرانی بێژەکە شتێک گەڵێ ئەوە تەمبورەکە بە شێوەی شتێکیکەی بۆ لێدا بە کوردی خۆڵە کە لە شوێ کەوتە کوندەر شێ دڵاوە یا وەختی خۆی هینێکم وەرجێرا لە فارسیەوە ماسی ڕەشە بچکۆلە لە بە فارسیەکە دەڵێ ئەنچە عیانست چ حاجەت بە بەیان است ئەنچە عیانست چ حاجەت بە بەیان است ئەوەی کە عیان و ئاشکرایە پێویست ناکە بەیانیکەی لە کوردی خۆمانە ئەو پەندەم کردو بە کوردی لە چونکە لە کوردیە هەمانە کەمان کەڵات پێویست بە ئەنگوست ناکە ینی ئەوجە بە ئەنگوست ناکە چونکە پێی نایە پەنجەی بۆ درێژکەی چۆن کەس دەیبینێ چونکە ئاشکرایە. باش ئیتر دوای ئەوە بۆ نمونە ئینسان دەبێ بۆ ڕۆژی هەروەکو ئەوەی کە گوتم ماڵی گەشت بۆ ڕۆژی ڕەش لە تورکیا شتێ گەڵێن قالبر سەمانە گیالر زەمانە یعنی کە هەڵگرە ڕۆژی خۆی دێ بە کەڵک بێت. لە عەرەبیە زۆرمان هەیە کە پەندەکانی پەندی عەرەبی لەگەڵ کوردیارێک نزیکن بەڵام بە وشەی جیاجیا. لە زمانی کوردی سوودمەند بۆ لە چه زمانێک زیاتر بۆ وەرگرتنی پەندەکان؟ بەڵێ زمانی کوردی لە چه زمانێکی دراوسێ سوودمەند بۆ هێنانە ناوەی پەندی پێشینان یا وەرگێڕانی؟ باوەڕ ناکەم هیچ زمانانی کەی وەرگرت بێ پەندی پێشینانی خۆی هەبووە. باشە کەواتە ئەکرێ بڵین زمانی کوردی زۆر دەوڵەمەندە بۆ زمانی کوردی لە پەندی پێشینانە زۆر دەوڵەمەندە پەندی پێشینانی زۆر جوانیشمان هەیە هەرچەندە هەندێک پەندی بڵێن سەرنزمیمان سەرکزیمان هەیە بۆ نمونە دەست بە کڵاوی خۆتەوە بگرەبانەی بە ئەوە پەندی کوردیە دەست بە کڵاوی خۆتەوە بگرەبانەی بە ئەمە عیبە ئینسان یعنی واز تۆ خۆت سەلامەت بی باکرد بە خەڵکیکە نەبێ بۆ نمونە بۆ یە حەزیڵە حیزی سەلامەتی ئەوە هەمانە لە عەرەبیشە هەیە لەوە پەندە لە عەرەبیمە هەیە ینی ئەوە ئینسان کەچی لە کوردیە پەندی کەمان هەیە دژی ئەوە ڕۆژێ بەسەر بەرزی نەک 100 ساڵ بەسەر شۆڕی مەسەلە ئەوەی بێگانە پەرستی ئاخری دەهێنە نشستی هەندێکی هەندێک لە پەندەکان وەکو سەجعی جوایە وەکو شعر وایە هینی هەیە قافیەی هەیە ئەوەی بکا بێگانە پەرستی ئاخری هەردەهێنە نشستی بۆ نمونە ئەوەی گوتم ماڵی گەشت بۆ ڕۆژی ڕەش یان پەند هەندێک پەندمان هەیە وەکو گوتم زیاتر پەندەکان لە ئەنجامی تاقیکردنەوە دروست بوون. باشەواتە بەپێی سێوەڕێستان بێ مەرج نییە هەموو پەندانێک کە هەیە لە 100 دروست بێ یان شیاو بێ لە ڕووی ماناوە هەندێکیان بۆ کاتی خۆی گوتراون بۆ ئەو سار ڕاست بووە بەڵام ئێستا ئەم سەردەما ئێمە کە داعشمان هەیە شەڕی لەگەڵ بکەین یان حیزب و سەلامەتیەکە قبوڵ بکەین کاری قبوڵ بکەین. باشە ئەکرێ بڵین پەندی پێشینان لەگەڵ هەموو ئەوانی ترە لەگەڵ ئەو بابەتانی تر کە باسمان کردن لەگەڵ قۆناغا کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانە گەشا کات و گۆڕانکاری بەسەردایەت. پەندی پێشنان بڵم گەشە دەکات پەندی پێشنانمان هەیە گەشەی کردو هەر خۆی گەشەی کردووە لە ئەسڵە بەڵام بۆ کۆکردنەوەیان وڵاتانی تر وڵاتانی دیکێ با بڵێم هەموو هەوڵیان داوە زوو کۆیان کردوێتەوە ئێمە درەنگ فریاکەوتین بۆ کۆکردنەوە درەنگ بۆ کۆکردنەوەی بڵاوکراوەیەکی کە گرنگی بەم بابەتانە ئەوانە چەند کەسانێکن وەکو گوتم
مەلا مەحموودی بایەزیدی ئەوە یەکەم کەس بوو وەک بڵاوکراوەیەکی بۆ نمونە چۆن گۆڤارێکی مانگانەمان هەیە ڕۆژنامەیەکی ڕۆژانەمان هەیە ئەو هەش بڵاوکراوەیە بێت کە گرنگی با بەم بابەتانە بەخوای من بەڵام بەناشکرێنە بێ من ئەوە جارێ سی مانگە لەم هەڵەوە کەوتم و قاچی هاتنەدەرەوەم نییە ئەمڕۆژ بە زۆر هێناویانم تەندروست باش زۆر سوپاس بە هەڵگرتن بەس عەرەبانەکە هەڵیان گوتم جناب لێرە نەبووی لێرەدایان ناوم بەڵام گۆڤار هەیە بنازانم چی و چی هەن بەڵام ئەوەندە دەزانم لە کۆیە گۆڤارێک دەرچێ بە ناوی کولتوری کورد ئەوە بابەتی باغدەدا بەو بابەتانەی کە جەنابەت فەرموویت مامۆستاگیان دوا پرسیار ئەکەم ئەگەر بکرێ بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم هەندێک نوکتە هەیە خەڵک ئەڵێت نوکتەم زۆر پێەیە بەڵام ڕووی مەجلیسی نییە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە بۆچی ئەم نوکتانە دروست ئەبن ئەزانی هەندێکیان تۆزێ بێپەردەن ئێستا من تازە ئەو قسەی کردم ئەو ڕەنگە ڕووی زۆرم لە خۆم کرد کە ڕەنگە ڕووی تەلەڤیزیۆنی نەبێ بەڵام بەشێکە لە کلتور و ئەدەبیەوە هەندێک نوکتەمان هەیە تۆزێک مەکشوفە بێپەردەن بە کوردی خۆمان دەڵێن بەڵام مامەستا عەلادین سوزادی گوێ نەداوەتیە هەمووی ئەوانەی کۆکردوێتەوە لە 8 بەرجی کتێبی ڕشتەی مرواری تۆ ڕەنگە نەدی بێ ئینسان دەیخوێنیتەوە شتی زۆر ئاشکرای تدا یعنی بە زمانی تقریبان بەکدۆی دەکرێت بڵێن وەکو زمانی ناو بازاری بەڵام ئەو گوێ نەداوەتی هەمووی وەکو مەلاشە بەڵام هەمووی کۆکردوێتەوە بۆ ئەوەی لە چیز نەچێ بۆ لە چیسمان بۆ نمونە هینی هێناوەتەوە هینی حیکردنووی هێناوە کە پیاوێکی قسە خۆشی سلێمانی بوو ئەویش شەربەت فرۆش بووە ئەو مەشهورە ئەڵێ جارێکیان دەژێرێتەوە جارێکیان خەوێکم بینی نیوەی ڕاست بوو نیوەی درۆ بوو ئەڵێن چۆن ئەڵێ لە کوپە خەزنەیەکم دۆزی بۆ زۆر قورس بوو کە هەڵە بگرت خۆم پیس کرد کە خەبەرم بۆ سەیر بکەم خۆم پیس کرد بۆ بەڵام کوپە خەزەکە نەبوو یان جارێکی کە ئەوسا تلوێنی و ئەوانە چۆڵی بووە خاڵە ئەحاچێ بۆ ئەو سەرەوە جەماعەتێک تووشیە بن و دەیانەوێت تۆزێ پێڕا بێرن دەڵێن خاڵە ئەڕێ چی لێرە خانوویەکرد بۆ بکەین وڵا زۆر باش یەکی دەڵێ ئەوە ژوورەکەی وێکی ئەوە لێرەوا بوو ئەوە مهینەکەی و یەکێکیان عیب نەبێ بایەکی لێبەر دەبێت دەڵێ هەمووتان درۆتان کرد ئەویان ڕاستی کرد ئێرە ئاودۆزخانەکەیت دەستەکانە خۆش مامۆستاگیان سپاس بۆ زانیاریەکانت دواوتەی بەڕێستان چییە؟ بەڵێ دواوتەی من ئەوەیە دەڵێم ئەوانەیە کە دەنووسن با فێری کوردی بن ئینجا بنووسن دەستەکانە خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت سپاس مامۆستا عەبدولکەریم شێخانی گەلێک گەورە بووین هاوڕانی ئەزیز تەوەری یەکەمتان پێشکەش کرا پاشکەمێکی تر چاوەڕانی تەوەری دووەم بن مامۆستاگیان زۆر سپاس
تۆی قسای عشقم تو خودمم خلاوە تو خودمم خلاوە جەرگم سووداوە بە یادی دوو چاوێم بە خودا بێمەی مەستێم وەڵڵا بێمەی مەستێم تۆی قسەی عشقم ڕەنگ زەرد و چاواگێ یانم وەڵڵا بێ تۆ جا بۆچی ماوێ ئەم ژیانە بێ تۆ هەر تۆی قسای عشقم تو خودمم خلاوە تو خودمم خلاوە جەرگم سووداوە هەر تۆی قسای عشقم تو خودمم خلاوە تو خودمم خلاوە جەرگم سووداوە تۆی قسای عشقم با دڵ دەتپارستم تەنیا یەک یادگاری بۆ شێعر و هەڵباسم بە یادی دوو چاوم بە خودا بێمەی مەستم وەڵڵا بێمەی مەستم تۆی قسەی عشقم بە یادی دوو چاوم بە خودا بێمەی مەستم وەڵڵا بێمەی مەستم تۆی قسەی عشقم دەستەکانت خۆش کاربنستەر زۆر بەخێر بیت دەستخۆشی بۆ موزیسیانەکانت ماتونە بنیان لێکەین سڵاوی خۆت بگەێنە سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم زۆر سپاس بەڕاستی بەرنامەکە بۆتە سەکویە بۆ هەموو گەنجان بۆتە سەکویە بۆ هەموو هونەرمەندان دەستخۆشی لە ستافی ئێنارتیەکەم بەڕاستی کاکە ڕاستی زۆر ئەرکومان و بوونێکی زۆری کێشاوە پێمانەوە لە خێراتی میوانە بە ڕێزەکانەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو پێشمەرگە قارەمانەکان سەری ڕێزیان بۆ دانیوێنی ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس ئەمان جێمەش خزمەتکردنی هەمووانێکە هەم بەردەوامن لە هونەرە هەمیش ئەیانوێت بێنە ناو هونەرەوە ڕەنجدەر دەنگێکی باشی هەیە بەڵام تا ئێستا نەبیندراوە یان نەناسراوە زیاتر خۆت بناسێن و بزانین دەستپێکی ئیشە هونەریەکانت لە ڕاستیە من ماوەی 2 ساڵە حەز بە خودای گۆرانی وتم هەیە و لە شەو ئاهەنگانە زۆر بەشداریم کردووە بەڵام بە بۆنی زروف و ئەم خەیرانەوە تۆزەکەم بۆ تۆ بەڵام ئێمە لە تێست و پرۆفی خۆمان دانەبراوی و بە تەمای کاری نوێشی نیشەڵا بەڵام دەرفەت کەمە باش لەماوەی ئەم 2 ساڵەدا
ئەوەندەی ێزانین زیاتر گۆرانی هونەرمەندانی ترەوتۆتەوە. باشە بە کێ سەرسامیت؟ کاک میدیا حسێن. هونەرمەند میدیا حسێن. باشە من گوێم لە گۆرانی بووە بە دەنگی بەڕێستان، بەڵام هی هونەرمەندانی تر ماوە سەلمێنێت کە کاری دەنگیشت کردووە لە ستۆدیۆکانم زانین لە چ ستۆدیۆ ئەو گۆرانیانە تۆمار کردوتەوە؟ لە ڕاستیە ستۆدیۆکی بچووکمان هەیە لەگەڵ کاکە دارکو و کاکە ئەحمەدی ئەسڵ و زۆر کارەکانم لێوە بووە و بەبوونی شەوە ئاهەنگەکانی شەوە زیاتر تەجروبەم پیا کردووە. باشە تەمەنت چەندە؟ لەدایکبووی 1992 دوو تەمەند درێژبی لە چجێ لەدایک بووی؟ لە سلێمانی. سلێمانی تەمەند درێژیت بۆ خوازیم. جیاواز لە زمانی کوردی مۆجیبی بە هونەری چ ناوچەیەکی تر، چه شارێکی تر، چه وڵاتێکی تر؟ هونەرمەند فارس. فارس شارزایت هەیە؟ زۆر نەوەڵا جارێ نەگەشتم بۆ ڕادەیە هیچت نەوتوە؟ نەوەڵا. باشە قەرارەکەی دەستکەی بە بەرهەمێنانی گۆرانی خۆت و بەرهەمی خۆت؟ وڵا لە ڕاستیە بەڵێ لە داهاتووەکی نزیکای شەڵا بەڵامی ترەوەیە ئاوازدانان و شت زۆرێ بۆ دەزانی بەرهەمێنانی سیدیان کلیپ بۆ تۆ کلیپشیە باشترە بۆی زووتر دەرکەویان؟ بەتاشی کلیپ زۆر باشترە. باشە گوێمان لە بەرهەمێکی ترە بێ بەڵام ئاماژەی پێ بزانین بەرهەمی کێیە؟ بەرهەمی دووەم مەقامێکی کاک حەمەد جەزایە خوا لێ خۆش و بەستەکەشی کاک تایری خەلیلیە من لە سەوتی ئەو جۆم لێوە بەڵام لە لێدوانێکا لەگەڵ کاک میکایلی بەڕێزە دەرکەوتی ئەو بێ. زۆر باشە گوێمان لێبێ با دەست پەنجە شیرینەکەی کاک موزیسیانەکان فەرموو. گەرچی شوێر بوومێ و گەرچی شوێر بووم بەڵام بە چاوی دڵمەوە وەلەدات بوو مەگەر نازانی ڕێی زیندان بە چاوی دڵ و بەدی دەکرێت سەوبەندی جگەرم خۆبیر دێ کە مناڵ بووی دەم کردی چەقەڵا دۆشکان دەسە نەرموو نۆڵەکان بەسەر عەباس شڕەکەوە لەسەر و پرچم ماڵان ئێستا کە ژەرە و پرچانن بەڵام سپین هۆن هۆن هەمووی هۆنینەوە بۆ تۆ بۆ ڕەوابوونی تۆ بۆ ژین تا ڕامهێنای لەگەڵ دەریای بێداری ژیان بووی بە شێرێ لە مەرگ نەترسی بۆ ژیان مەبەستت هێن فراوان بێ ڕزگاری بێ بۆ گشتگەلان کیسێک کوڕەکەتم لەلایە شاوان بەدەم لایلایە دەڵێم جەرگی جەرگەکەم لایلایە ئاغڕۆڵا حیزب باوشی مناڵێکە کە بێ باوکە حیزب باوشی مناڵێکە کە بێ باوکە ئەو پشتێنەی هەڵوەسراوە
بە خەتی سوور لێ نووسراوە ئەوە هیبا و تەگە گەورە بووی لە پشتیکە کارەکانی ئەو تەواو لەسەر پەراس و بیبەستە و بیپارێزە ئەوە پەساپۆرتی ڕێگەی سەر بڵندی و مەردی و ڕێزە ڕۆڵەمانەت پێڵێم تاکە مردم بە ئیسراحەت چاو دەگرێم لە قەندیلی سەربارزەوە وەڵامە بۆ دەنێرمەوە لە قەندیلی سەربارزەوە وەڵامە بۆ دەنێرمەوە شەید بوونمان شانازیان هەوڕێ ڕەنگانت بینمەوە شەید بوونمان شانازیان هەوڕێ ڕەنگانت بینمەوە شۆڕش گەڕێن هەموو هێزی پێشمارگەناو بەزێن هەموو شۆڕش گەڕێن هەموو شەهید بوونمان شانازیان دایکان بۆمان مەکار ڕۆڕۆ شەهید بوونمان شانازیان دایکان بۆمان مەکار ڕۆڕۆ لە قەندیلی سەربارزەوە وەڵامە بۆ دەنێرمەوە لە قەندیلی سەربارزەوە وەڵامە بۆ دەنێرمەوە شەهید بوونمان شانازیان هەوڕێ ڕەنگانت بینمەوە شەهید بوونمان شانازیان هەوڕێ ڕەنگانت بینمەوە دەستەکانت خۆش کاک بەنسەر ماندوو نەبیت زیاتر موزیسیانەکانت بناسیێنە بزانین چەندێکە کاریان لەگەڵاهی و بەردەوامیش لەگەڵ ئەوانە کارەکەی بەردەوام لەگەڵ ئەوانە بیان ناسیێنە بزانین ناویان چییە کاک ئەحمەدی ساس ستۆدیۆکە هەر ستۆدیۆی پشکۆڵمانی هەری ئەوە لەگەڵ کاکدارکۆی خۆشەویستە زۆر هاوکارە من بەڕاستی دەستخۆشی بۆ کاک ئەحمەد و کاک دارکۆ ماندوو نەبن چۆن هاوکاری دەکەن بۆ نیشاندانی زانیاری موزیکیەکان یاخود زانیاری لەسەر و ئاوازانەی کە هەیە بە تایبەت کە بەڕێستان قەرارە لە ئایندەیە کلیپێکی تازە دەکەن لە ڕاستی وەڵا زۆر پرسیاریان لێ یەکەم تەمان ئینسان هەموو شتێ پرسیارنەکە نابێت ینی تۆ و زۆر هاوکاری مەکەن لە ڕووی هەموو گۆرانیەکە بۆ منە فڵان گۆرانە ڕژێرم بۆ من نابێ ستایلەکەی ناگونجێ و هەست گۆرانێکیش هەڵبژێرم بەدڵی هەمومان بێت چ گۆرانەکەت هەڵبژارد و حەزت کردو بیڵی بەڵام پێیان چی بۆ تۆ نابێ چ گۆرانیەک ڕاستیە گۆرانی ئەردەڵام بەکرد سیگاور زۆرم پێ خۆش و بەڵام نەگونجاوە باش ئەگەر پرۆگرامێکی تایبەتە بێ بە پێشبڕکێی دەنگ جا لێرەیە لە دەروی کوردستان بەشداریەکەی ئەگەر هەلەکەم بۆ بڕەقسێ بەڵێ باش ئاواتت ئەوەیە کە کام گۆرانی هی تۆ بواە هی هونەرمەندەکان جایی هەر کامێکیان بێ ئاواتی من گۆرانی کامیدی حسێن هونەرمەندی حسێن نیگارەکەم ئەم شۆ ئامادەیە ئامادێ بەڵێ گوێمان لێ بێ بەڵێ بیدا گوێمان لێ فەرمووی
نیگارەکەم مەواداڕۆ ڕەنگەی تر نەتبینمەوە لە هەر شۆبێم تۆ هەرێ لاوێ تۆ ژاوێتی بەژینمەوە نیگارەکەم مەواداڕۆ ڕەنگەی تر نەتبینمەوە لە هەر شۆبێم تۆ هەرێ لاوێ تۆ ژاوێتی بەژینمەوە هەر یادێکێ بەرێزگایە نوێژ بۆ نیگاری تۆکە لە هەر گوڵێ ڕابمێنێم بۆنی دیداری تۆکە من نهێنی ئەبینی تۆ لە ژێرەشکا حەشاریاوە تەنافی ئاه و حەسراتێ بەردەوری عاشقە ژێراوە من نهێنی ئەبینی تۆ لە ژێرەشکا حەشاریاوە تەنافی ئاه و حەسراتێ بەردەوری عاشقە ژێراوە زۆرە ترسێ مای ساردێم شێتانەدا منێ بگیر یان جیرۆدەی بەڵایەک بین یان خۆشەوی سێکێ بمێنێ یان جیرۆدەی بەڵایەک بین یان خۆشەوی سێکێ بمێنێ جیهانی من کەوگەی خەمە ژیانی من خەیاڵەکە خەونەکانێم ڕەنگە و ڕاگێن ئەڵڵەی خۆزگەی مناڵەکە جیهانی من کەوگەی خەمە ژیانی من خەیاڵەکە خەونەکانێم ڕەنگە و ڕاگێن ئەڵڵەی خۆزگەی مناڵەکە وەکو ڕازی ئەستێرایە بەکزیە درەوشاوە حەیفە ڕابوو لە خەودابوو بەدیدارێ گەشامەوە وەکو ڕازی ئەستێرایە بەکزیە درەوشامەوە حەیفە ڕابوو لە خەودابوو بەدیدارێ گەشامەوە زۆر دەستەکانە خۆشکار باش بۆنسەر شارەخان ماندوو نەبیت زۆر ئاوە خۆیتەوە دڵنیام کە تیمێتە دوو کچی شیرین لێرە هەن گۆرانەکان زۆر بە باشەڵێنەوە ئەجا نازانم کاک ڕەنجدەر جان کەسی تۆن ئەو دوو کچە ئەها زۆر چاکە ها بەڵێ چی تۆیە خوشکە زامە خالی نسێنە ئەتانوێ قسە بکەن زۆر باش گۆرانەکانیانەوتەوە لەگەڵتەوە بە ئەحساسیشەوە و هەڵی زۆرێکا گوێگرن بەڵێ باشە خانەوادەکە چۆن هاوکاری تویان کردو وەڵا لە ڕووی هەموو شتێکەوە زۆر هاوکاری مەکەن زۆر ینی زۆر پاڵپشتێکم زۆر تەرجیع مەکەن لە چ قۆناغێکی خوێندنایی وەڵا خوێندن ڕاستەکەی دابڕاندی هەتاسی ئەگەر
ئەگەر بڕیار بێ بخوێنیتەوە حەزەکەی چ بەشێک تەواوکەی هوەری هوەری لەبەرەوەی کە نزیکە بەڵێ، زۆر. لەخۆتەوە هیچ ئامێرێکی موزیک شارەزایت یا هەوڵداوە هەوڵم ماوە بەڵام کە دەستم کرد بە گۆرانی وتن ئەویان بۆ نمونە هینم کرد پاشەکشت باڵێ پاشەکشە باشە کەواتەر حەزت لە هوەر بووە بەڵێ. جات گۆرانی بێیان باشە شارەزایت لە مەقامە هەیە مەقام زۆربەی کات بەڵێ زۆر مەقامی شموتووە تر بەڵام زیاتر مەقامەکانی کاک مەحموود محەممەد ئەو وتووە مەقامی کەمال محەممەد تەنها ئەوان کاتمانی ئەگەرنا حەزمانە کرد گوێمان لە کۆپلەیەک لە مەقامەکان بۆیە با گوێمان لە بەرهەمێکی تر بێ زۆر. بەڵام پێشترە بێ بزانم پەیوەندی لەگەڵ سۆشیال میدیادا چۆنە فەیسبوک و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی تر کە بەشێکی گشتی خەڵک بەکاری هێنێ وەڵا زۆر باش باشی بەڵێ زۆر بەکاری هێنە زیاتر لە هونەرمەندەکانەوە بەرهەمەکانی خۆت لێ بڵاوکیتەوە و بەڵێ. بەرهەمانەکەی هونەرمەندانی بەڵێ، بەڵێ. بەدەنگیتەوە وەرەوەڵا لێ بڵایەکەمەوە زۆر هونەرمەندی ژانی پەیوەندیمان هەیە باش بەگوێمان لە بەرهەمێکی تر بێت دوو بەرهەممان ماوە دوو بەرهەممان ماوە بەڵێ باش ئەم ئەمە بەرهەمەش هیچیە ئەم بەرهەمەی تیپی زانکۆی سلێمانیە ناوچیە گۆرانی چاوەکەم چاوەک تیپی زانکۆی سلێمانی باگوێمان لێ بێت فەرمووی. چاوەکەم هەرسا تۆ بێوەفابی زۆر جار بۆ دێڵێم مایەی جەفابی چاوەکەم هەرسا تۆ بێوەفابی زۆر جار بۆ دێڵێم مایەی جەفابی سەرەڕای چاکەش تۆ هەر من ناناسی من باجێ دێڵی وا بە کاساسی سەرەڕای چاکەش تۆ هەر من ناناسی من باجێ دێڵی وا بە کاساسی ئێستاش من لەسەر قەولی جارانێم خۆم با ملکاتی پەیمانەزانێم ئێستاش من لەسەر وعدی جارانێم خۆم با ملکاتی پەیمانەزانێم باخزمەکانت هیچ ڕێگا نادەن لە بەرچاوی تۆ سەتانم لێبن باخزمەکانت هیچ ڕێگا نادەن لە بەرچاوی تۆ سەتانم لێبن با سەیرم بکەی با گرژ و مۆنی هەر لەسەر ڕێیەکەی ناڵێی چۆنی با سەیرم بکەی با گرژ و مۆنی هەر لە
هەرچیاشیش بۆنی تۆی لێبێ ملمی دادامێ چاپۆشی پێبێ ئێستاش هەرچیاشیش بۆنی تۆی لێبێ ملمی دادامێ چاپۆشی پێبێ چاوەکەم هەرچەند تۆ بێوەفابی زۆر جار بۆ دێڵێم مایەی جەفابی چاوەکەم هەرچەند تۆ بێوەفابی دەست چاوت خۆش بە کاکبەنسەر ماندوو نەبیت چ بابەتێک ئەخوێنیتەوە لە ڕووی خوێندنەوە تۆزێ ئەی بۆ گەڕان بە دوای شێعرا بۆ بەرهەمە تازەکەت وڵای جارێ هیچ ویچی وانە باشە لە خەڵ تا چ ستایلێک بەرهەمبێنی بۆ گۆرانی وڵای ستایل مێ ستایلێکی زۆر جیاواز بێ لەوانی تر بەڵام جارێ دەرفەت نەبوو بڵین بۆ منە ڕەقساوە بەڵام ئیشەڵا بە میزیکانە ئینشاءڵڵا داوەتی بەڕێستان چییە؟ زۆر سپاسی ئێوەکەم زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بەخێرات نیمیانە بە ڕێزەکانەکەم و دەستخۆشی لە کاک ئەحمەد و کاک دارکۆکەم تاوکارم هەموو کاداوکارم ڕێز و خۆشەویستیم بۆ کاک مەریوان و کاکاروان کە زۆر هاوکار و پاڵپشتی منن دەستەکانت خۆش بێ سپاس بۆ هاتنی بەڕێستان گوێمان لە دوا بەرهەمە بێت ناوی چێ بەرهەمەکە بەرهەمەکەی میکایلە نەربەندی خۆشەویست کاک میکایل دەستەکانت خۆش بێ دووبارە بەخێر بێت هاوڕانی ئەزیز ئەم ئێوارەیەش ئێوارەتان پێشکەش کرا تا شەما پێتانەگەمەوە تەندروست باش بن خواتان لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس لبرتهكنينك أكرهه لبرتهكنينك وظل في العبراكة تكون من مازك وظل في العبراكة تكون من مازك شجت وانا كاني بوكان شجت وانا كاني صبلا شجت وانا كاني بوكان صلاو 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 بوتو سليماني كمال بندي شيراني صلاو بوتو سليماني كمال بندي شيراني لەبەردەرچی ڕژماڵان دەبینم چاو کەژاڵان لەبەردەرچی ڕژماڵان دەبینم چاو کەژاڵان دڵان دەدەن بەتاڵان ناز دەکەن کوڕ و کاڵان دڵان دەدەن بەتاڵان ناز دەکەن کوڕ و کاڵان کیژەکەن کیژە جوانەکانی ساڵا کیژەکەن کیژە جوانەکانی سوێنا کیژە جوانەکانی بانا سڵاو 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 بۆ خۆشەویستان سڵاو بۆ تۆ کوردستان سڵاو لە هەرچی کوردن سڵاو لە شاری بابان
جەفاچی تێ بڕۆ بڕۆیت بڕۆ بڕۆیت بەسیە بەسیە جەفاچی تێ لەسەر چی تۆراوێ لەسەر چی ڕەنجاوێ لەسەر چی تۆراوێ گوڵم لەبەر چی گۆڕاوێ بڕۆ بڕۆی تێر بەسیە جەفاچی تێ بڕۆ بڕۆی تێر بەسیە جەفاچی تێر ئاگری دڵداریم تینی لێ بڕاوە سرای ڕووناچی دڵم کەس بووە کوژاوە ئاگری دڵداریم تینی لێ بڕاوە سرای ڕووناچی دڵم کەس بووە کوژاوە لبن وقرتاوە بەریزاد عالم وەلا من تۆراوە سێ بڕۆ بڕۆی تێر بەسیە جەفاچی تێر بڕۆ بڕۆی تێر بەسیە جەفاچی تێر دەست و حەوت کەوتۆتە بینمان شەدە حەو دەست و حەوت مەگەر بە شەماڵ عەزیز بمگەینە بێت و مەگەر بە شەماڵ عەزیز بمگەینە بێت و ئای لەگەلاوێش بە چاو شەڕ دەکات لەگەلاوێش بە چاو شەڕ دەکات داوای موڵکەکەی بەرامبەرەکات داوای موڵکەکەی بەرامبەرەکات بەرامبەرەکات هەر بەهار وەشەنەکەژە دەست و کەژوو هەر بەهار وەشەنەکەژە دەست و کەژوو نەوەک چەنەی کەس عەزیز تەنها چەنەی تۆ نەوەک چەنەی کەس عەزیز تەنها چەنەی تۆ ئای لەگەلاوێش بە چاو شەڕ دەکات وەک لەگەلاوێش بە چاو شەڕ دەکات داوای موڵکەکەی بەرامبەرەکات